التصويت على القانون بالمجمل. تمت الموافقة. پەرلەمانی عێراق یاسای وەزارەتی پەروەردەی هەموار کردەوە و چەند گۆڕانکاریەکی لە بەرژەوەندی مامۆستایان ئەنجامدا. لە یەکێک لە بڕگەکانیدا دەرماڵی پیشەیی مامۆستایانی لە 150,000ەوە بۆ 300,000 دینار بەرز کردەوە. گۆڕانکاریەکان مامۆستایانی هەرێمی کوردستان ناگرێتەوە و سەرۆکی یەکێتی مامۆستایانیش بۆ پەیام دەڵێت ئێستا مامۆستایانی هەرێم لە نیگەرانی قوڵدان و 3 مانگە موچیان وەرنەگرتووە. مەترسیش هەیە ئەمساڵ هەر لە سەرەتاوە دەست بە پرۆسەی خوێندن نەکرێتەوە. ئەو دەرماڵە 150,000 کە لە کاتی خۆی لە 2011 بڕیاری لێدرا ئێستا کردویانەتە 300,000 دینار و لە هەمان کاتیشدا کۆمەڵک بڕیاری تریش هەیە لە ئارایە بۆ لە خزمەتی مامۆستایانی پرۆسەی پەروەردە. ینی ئێمە پیرۆزبایی لە مامۆستایان دەکەین لە مامۆستانی عێراق و لە پەرلەمانی عێراق دەستخۆشیان لێ دەکەین. ئێستا بەداخەوە ینی ئەمە لە سەروبەندیکردنەوەی ناوەندەکانی خوێندنین موچەی مانگی 6 و 7 و 8 جواتەوە دەبی نەدراوە و دیاریش نییەکەی دەدرێتن. ئەکید ئەمە نیگەرانێکی قوڵی دروست کردووە لەلایەن مامۆستایانەوە و هەمووشمان بەڕاستی دەستمان لەسەر دڵمانە. ینی لەوەی کە پرۆسەی پەروەردە جارێ بە شێوەیەکی ئاسایی و یاسایی دەست پێ نەکاتەوە لە کاتی خۆیدا. ینی چکە مامۆستایان نیگەرانن تۆ 3 مانگ موچە نەدەی ژیانی مامۆستا فەرەهەم نەبێت. پێدانی موچە لە کاتی خۆیدا و زیادکردنی ئیمتیاز بۆ مامۆستایانی عێراق ناڕزایی مامۆستایانی لە هەرێم زیاتر کردووە بەو پێیەی لە سایەی دەسەڵاتی شکست خواردووی هەرێم ئەمان هاوشێوەی هاوتا عێراقیەکانیان مافیان پێ نادرێت. مامۆستایەک 7 جیاوازی لە نێوانی مامۆستایەکی سەر بە حکوومەتی هەرێم و مامۆستایەکی سەر بە حکوومەتی عێراق بۆ پەیام دەخاتە ڕوو. جیاوازیەکە ئەوەیە لەوێ یاسا سەروەرە لێرە یاسا سەروەر نییە. جیاوازیەکە ئەوەیە ئەوان 30 ڕۆژ جارێ موچەوەرەگرن ئێمە 6 ڕۆژ 7 ڕۆژ جارێ ئەوان مانگی 8یان وەرگرتووە ئێستا ئێمە مانگی 5مان وەرگرتووە. جیاوازیەکە ئەوەیە بەڕاستی دامەزراندن لە 2014ەوە لە هەرێم وەستاوە بەڕەسمی بەڵام لەوێ دامەزراندن بەردەوامە بەڕاستی. جیاوازی ئەوەیە لەوێ ئیمتیازاتەوە تانێ پەرلەمان لەم هەفتەیە کۆمەڵی ئیمتیازاتی بۆ مامۆسایان دەرکردووە بۆ هاتوچۆیان 150 بۆتە 300. جیاوازی ئەوەیە کە خانەنیشین هەر لە یەکەم ڕۆژ کە مامۆسا خانەنیشینە بێ 6 مانگ منحەکەی ئەدرێتێ. جیاوازی ئەوەیە لەلایەن بەخاوە پارێزبەندی بۆ مامۆستایان بڕیار دراوە و لە پەرلەمانەوە تەصدیق کراوە بەڵام لای ئێمە مامۆسا بە شەق لێ ئەدرێ ئیهانە ئەکرێ. زیاتر لە 10 ساڵە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم لە دۆخێکی سەختی داراییدان و حکوومەتی هەرێم سەرباری پێنەدانی موچە لە کاتی خۆیدا و زەوتکردنی دەیان موچەیان کەچی پلە برزکردنەوە و هەندێک ماف و ئیمتیازی دیکەشی لێ زەوت کردوون بە پێچەوانەی بەغداد کە بەردەوام موچە و ئیمتیازی مامۆستایان و فەرمانبەرانی زیاد کردووە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.